ئەی کوڕ ئەگەر دەتەوێت کچێکی بەڕێز و پاک و بە حەیا و گوێڕایەڵ و بە وەفات ببێ بە هاوسەر کە ئەوە ئاواتی هەموو کوڕێکی وەکۆم گەنجە جوانانەی مزگەوتی خۆمان و بینەران و بیسەرانمانە ئەوە بزانە بە خۆنواندن و خۆسوککردن و تاتۆکردن و پارەفرێدان و پۆزلێدان ناگەی بە کچی باش وا مەزانە بەوانە سەرنجی کچێکی باش بەلای خۆتا ڕادەشێشی چونکە کچێک کە لێی دەحەسەیەوە و کە بووە بە هاوسەرت تەنها دوو شتی تۆ دەبینێ تەنها چاوی لەسەر دوو شتی تۆیە یا ئەبەت استەئجره ئینە خەیڕ من استەئجەرتە القەوی الئەمین دوو صفەت القەوی الئەمین بەڕێزان ئەلقەوی معناوە نییە بازوو ئەستور بێ عەزەڵاتی ئەوا دەرپەڕی بێ القەوی یعنی کەسێکی کاسبە یعنی کاسبە جا هەیە بەدەست کاسبە هەیە بە کرێکاری کاسبە هەیە بە بازوو کاسبە هەیە بە مێشک کاسبە هەیە لەسەر کۆمپیوتەرێکە و بە پەنجەکانی ئاوا سوبحان الله دنیایەک پارەی دەست دەکەوێت هەیە بە شەهادەکەی بڕوانامەیەکی باڵای هەیە موسیەیەکی زۆر دەیان زانکۆ مەمنونە مامۆستایەتی تێدا بکە بە دوویا دەگەڕێت ئاوا تو حەوڵ بدە بکە بەهێز بی ئەگەر کرێکارێکی بەهێز بە ئەگەر لەسەر هەر ئیشێکی لە ئیشەکەی خۆتا ئەوەندە پسپۆر بە خەڵک بە دوو تا بگەڕێ کەس حەزی لە پیاوی ئاوایە حەزی لە پیاوێکە بەهێز بێ بە مێشک بە فکر بە بڕوانامەی باڵا بە شەهادەی بەرز بە دەست و مەقام بە ماندوو نەبوون لە کار و کەسابەتە بە چاوبوون لە کەسابەتی حرام لە حەڵاڵ خۆپاراستن لە حرام ئەگەر دەتەوێت کچێکی باشت بەنستی بێ کچی باش چاوی یەکەم لەسەر ئەلقەویە دووەمیان ئەلئەمین ئەلئەمین یعنی سەنگینە چونکە هەیە بەهێزە هەیە دەوڵەمەندە هەیە پارەی هەیە مێشکی بەهێزە هەیە بڕوانامەی باڵای هەیە بە ملیۆنان پەیدا دەکات بە چەندەها دەفتەر دۆلار دێتە حسابات و بەردەستی لە مانگانەدا بەڵام بەداخەوە سەنگین نییە ئەلئەمین نییە یعنی دکتۆرێکە بەڵام ئەمین نییە مامۆستایەکە بەڵام ئەمین نییە کاسبکارێکە بازرگانێکە پارەی زۆرە بەڵام ئەمین نییە کچی بەڕێز کە بەڕاستی بۆ ژیانی هاوسەری دەگونجێ سەیری ئەلقەوی دەکا لەگەڵ یا بزانێ ئەمینیشە بزانێ زەنگینێکی سەنگینە بزانێ خوێندەوارێکی سەنگین و بە حورمەتە ئەمینە پاکە بە ویژدانە دکتۆرێکە ئەو هەموو پارەی دەست دەکەوێت بە ویژدانە بازرگانێکە ئەم پیاوەکە ئەم دەڵێ بە کیلۆ زێڕت بۆ دەکەم ئەگە خەڵک بە مسقال لەم زروفەیە پێی ناکرێ هەر سەیری قەویەکەی ناکە کە بە پارە بەهێزە هەر سەیری ئەوە ناکە دکتۆرات هەیە پرۆفیسۆری یاریدەدەری هەرچیەکی ئەوە سەیرت دەکەم ویژدانت چۆنە لەگەڵ خەڵکە